یعنی لەوە ناچێت ترەمپ زۆر خۆشی بەم سوپایی ئێستای ئەمریکا بێ بەڕاستی خۆی سوپا بە تایبەت سوپای ئەمریکا استراتیژێکی تایبەتی هەیە بەڵام پێ ناچێت ترەمپ بەپێی ئەم استراتیژەی سوپا بڕوات بۆیە حەزیشیان لێ ناکات خۆی دەبێت چۆن بێ ینی استراتیژی سوپا استراتیژەتی سوپا بزانم ترامپ ئێمە لە بەرنامەیە باسی کۆبوونەوەیەکمان کرد تایبەتی کە بڵین لە وەزارەتی بەرگریەوە کردی وەزارەتی جەنگ ترامپ لە بەرنامەیە باسی ئەوەمان کردووە بە بیرمە جێنەرال و ئەدمیراڵەکانی کۆ کردەوە هەمویان لێرە ئاماجی چی بوو ترامپ بە قسەی من بکەن وەکو کۆبوونەوەکەی 1936 هیتلەر الوەلا المۆطلق بیر و باوڕ بە قسەی چیەکەی من نەوەک دەستوری ئەمریکایان دەستوری ئەڵمانیا زەبانی هیتلەر ترامپی شێوەیەست فەرمان لە منەوە وەرەگری نامێنێ ئەو سوپایی کە تۆ باسیەکەی ستراتیژیەتی سوپای ئەمریکا سوپایەکی دیموکراتیە ینی وەلای بۆ چێە بۆ ئەمریکا ینی ئێستا کە بڵێ پێش ترامپ جۆ بایدن کە لە هەلیکۆپتەرەکە دابەزیام و بینێران بینیوانە لە تەلڤیزیۆن ئەفسەرێ وەستاوە یەکسەر تەحی بۆ وەرەگرێتن کە ڕەتە بێتن بەڵام هەر ئاینی ئەفسەرە کە ترامپ ڕەتە بێ سڵاوەتی دوای کاتژمێرێک لە کاتژمێرە لە واتە من بۆ تۆ نیم بۆ سەرۆک من بۆ نیشتیمانم بۆ ئاڵاکەی خۆمم بۆ دستوری وڵاتەکەم بە قسەی تۆ ناکەم لەبەرەوە ئەم کێشەیە لەگەڵ ترامپا ڕووەداتن چونکە ترامپ ئەوێ دەست بخاتە سەری هەتاکو وەزیری جەنگی ئەمریکا ینی لە سیناتۆرەکە لی پرسی وتی چەند جەنەڕاڵت دەرکردووە وتی ها نەیزانی وەڵام داتەوە سیناتۆرەکە پێیوت وتی هەشتت دەرکردووە لە پێناوی چی دەریانت کردووە بۆ فکرێکی ئاینی هەیە ئەویش نۆژ لە ناو سوپایە مەسەڵەن لە کاتی کۆبوونەوەیە کاکە سوپا باوەڕی بەو چتە نییە باوەڕی بەو چتە نییە کە تو استراتیژی یعنی سوپای ئەمریکی کاک سەلام هەر بۆ بەرچاوڕووری جەنابەت مەسەڵەن بۆ شەڕێک ئامانجەکە چییە؟ کاتەکەی چەنی پێچێ بەرژەوەندەکە چەنە دەربچم لی کاکام چوار خاڵەیە ترامپ ئەمە ناکات ترامپ ئەمە ناکاتن نەویست باسی ئەوە بکەم ینی سوپای ئەمریکا ئەمەیە فکرەکەی تۆ ئەمانەت کردووە بەبێ ئەوەی بگەڕێیتەوە تۆ ئەم شەڕەت کرد پلانی استراتیژی دەرچوونت لە شەڕات چییە؟ ڕاوێژکارەکانت پرسیوە لە جەنەراڵەکانت پرسیوە دوایەوە جەنەراڵانت پێشەوەی بچنە شەڕەوە حتاکو خەرجیەکەت بۆ حیسابەکەن خەرجیم چەندێکە ڕوا لەم شەڕەیە تو حیسابی ئەمە شت نەکردووە دوای ئەوە جگە لەم خەرجیەکەچە قانزاجەکانی من چییە لەم شەڕەیە چیم دەسەکەوێتن تۆ ئەمانە هەمووی استراتیژێتی سوپای ئەمریکایە کە ئەم پلانانە داعنی ترامپ تۆ ئەمەد کرد ئەمانە هەمووی نەخێنرا بووە واتە تۆ کێشەیەک هەیە ماڵین شەرخ کێشەیەک هەیە درزێک هەیە لە نێوان تۆ سوپاکەت بۆیە ئەم هەموو جەنەراڵەوە ئەم کەسانە شت دەرکرد لەو کات هەیە